حەدیثێکمان هەیە تەفسیلاتی زۆرە حەدیثی جەساسە بە تەفسیل کاتێ باسی ئەەکەین مەسئلەیەک باسەکە بەلامەوە زۆر گرنگە ئەفەرمێت دەجال نایێت هەتاوەکو بەحری تەبەریە یا بوحەیرە بەحرە بچکۆلەی تەبەریە و شک نەکە بەحری تەبەریە کەوتۆتە کوێوە بەشێکی قەراخێکی هی ئیسرائیلە سووریا ئەردن بەحرەکە چەندێک ئەبێ 13 کیلۆمەتر پانیەکەیەتی 13 کیلۆمەتر قوڵایەکەی 49 مەتر ئاوی تایە لە ساڵی 2003ەوە وردە جەزیرەی تیا دەرەکەوێت چکە ئەوەکە دا ئەبەزێ 49 مەتر نەما هاتە خوارەوە بۆ 39 مەتر و بۆ کەمتر ئێستا چەند جەزیرەیەکی تیا دەرکەوت ئەفەرمێت دەجال نایە هەتاوەکو ئاو شک نەکە زۆر کێشە هەبوو لە مێژووە لەسەر مەسەلەی تەبەریە ئێستا لە هەندێک ناپێوتێت تەبەریە لە هەندێک شوێنە تەبەریە حەزەکەم ئەو لاوانە خۆیان لەو یوتیوب ئەوانە سیرکەن یان لە گۆگڵا لێ بدەن تەبەریە سیرکەن چەندێک گەورە بۆچی لێ هاتووە ئێستا ئینسان سامەکە کە ئەیبینێ لە حەدیثی جەساسەکە لە سەحیح موسلیمە هاتووە فەرمێ تەبەریە وشکەکات و دەجال سەردەرێن لە ئەسفەهان وڵاتی ئێرانەوە سەردەرهێن تەسەور کە کاتێک کە سەیری ئەم فەرمایشتە ئەەکەی باشە خۆشەویستمان صلی الله عليه وسلم پێش ئەم هەمە ساڵە ئیشارەتی داوە بەمە ئێستا ئاوەکە کەمەکە ئێستا ئەگەر عەرەب بهێڵن ئیسرائیل وشکیەکە چونکە ئێستا یەک لەسەر چواری ئاوی هەموو ئیسرائیل لە تەبەریەوە ڕائەکێشێت و ئەبرێتە ناو ئیسرائیل هەر کاتێ وڵاتی ئیسرائیل گەورەتر ئەبێ ئاوی زۆرتری ئەوێ زۆرتر ڕائەکێش نەتیجە تەبەریە کۆتایی پێێت و وشکە بێت ئەم ئاوە زۆرە ئەم بوحەیرە گەورەیە کە ئەیبینی سەر سوڕەمێنێ ئەو بوحەیرە چۆن وشکەکە بەڵام خۆشەویستمان صلی الله عليه وسلم فەرمێتی وشکەکە هەندێک لە شوڕاحی حەدیث وتویانە تەبەریە لە دوای هاتنی دەجال وشکەکە بەڵام بەپێی ڕیوایەتەکەی جەساسە بێ لە سەحیح موسلیمە پێش هاتنی دەجال تەبەریە وشکەکات اینجا دەجال سەردەرئێنێ